لەگەر بەڕێز جەنابی وەزیری صناعە و معادن و بەڕێزان وەکیلانی وەزارە و هەم ئەو بەرپرسە بەڕێزانەی لە وەزارەتی صناعە کۆبوونەوەمان کرد، باسمان لە هەم ئەو بابەتانە کرد کە پەیوەستە بە پەیوەندی نێوان هەردوو وەزارەتمان وەکو هاوکاریکردنی کارگەکان و ئەو هەماهەنگیە کە پێویستە بۆ دامەزراندنی کارگە و بۆ حیمایەکردنی کارگەکان و بەرهەمی ناوخۆی عێراق و دانانی ئالیەتێک بۆ ئەو بابەتە بۆ ئەوەی بتوانین بەرهەمی ناوخۆمان پارێزین و بتوانیتن ئەو بەرهەمانە منافەسەی بەرهەمی دەرەوە بکات. احنا وقعنا اتفاق او محضر مشترك. الهدف من هذا ڕێکوتنێکمان ئیمزا کردووە بۆ چارەسەری کێشەی مۆڵەتی بازرگانانی هەرێمی کوردستان لە نێوان حکوومەتی هەرێم و بەغداد. ڕێکەوتنامەکە بە ڕێکاری تایبەتی خۆی کێشەکان چارەسەر دەکات. هەموو ئەو مۆڵەتەی بە بازرگانان دەدرێت بەپێی یاسا دەبێت و ئەو ڕێکەوتنەش تەنیا لە پێناوی چارەسەری کێشەی مۆڵەتدایە. لوضع آليات واضحة للطرفين تعتمد من الطرفين لتكون